لە بەرامبەرەوە ئۆپراسیۆنە سەرکەوتوانەی کەشەوی 14 لەسەر 15 مانگە لەسەر ڕێگەی سەنگاو دیلێژە ئەنجامدرا. هەوڵاتیانی قەزای چەمسەماڵ ستایشی ڕۆڵی هێزەکانی ئاسایش دەکەن و ڕاشی دەگەێنن پوچەڵکردنەوەی و پیلانی داعش نیشانی چاوکراوی هێزەکانی ئاسایشە. هیوامان سەرکەوتنیانە و ئەم چالەکەی دوێنێشکە لە ناوچەی دێلەژە کراوە و هیوادارین هەمیشە لە پاراستنی خەڵک و ئەمنێتی شارەکەمانە بن. لێرەوە دەستخۆشی لە بەرانی ئاسایشەکەم لە ڕاستیە توانیان ئەمنیەتی ئەم شارە پارێزنەوە هەموو کات لە هەوڵان هەموو کاتێ ئەم ئازادی و ئەم ئارامی کە ئێستا هەیە بەهۆی بێزەکانی ئاسایشەوە ئەوان توانیان ئەمنیەتی من پارێزین. لێرە و دەستخۆشییان لێکم لێرەوە شوای زووچاکبوونەوە بۆ بریندارەکانە خوازم ئینشاءڵڵا ئەو جۆرە کارانە کار لە ئێمە ناکات. ئەو هێزە تاریکپەرستانە ناتوانن بە تاقینەوەی و دوو تاقینەوە ئێمە بترسێنن. ئێمە بە هەوڵمان دووبوونی گەلی کورد گەشتینە دەم کاتە ئێمە قوربانیمان داوەتە ئەم ڕۆژەمان دروست کردووە. ئێمە هەمومان پشتگیری برایانی ئاسایشن بۆیە دەستخۆشییان لێکم یوای سەرکەوتنیان بۆ خوازم. بەڕاستی ئاسایشی شەمشەماڵ ئیشی زۆر گەوراکە لە شارەیە جێگای دەستخۆشیە لیان بکەیت و ئەبێ هەموو تاکیشەم شارەش خۆی بە قەرزاری ئاسایش بزانە شانازی پێوە بکە هاوکاریان بکە چونکە ئەوەی دوێنە شەو ڕوویدا هەر ئاسایشی شەمشەماڵ بوو ڕانی گرت نێژ داخل سلێمانی و شەمشەماڵ بن و هەر ئەوانی کە برینداریش بوون هەر ئاسایشی شەمشەماڵ بوون. بەڕاستی لە میحوەرەکان لە ناو شار لە هەموو شوێنێک چالاکن جێگای دەستخۆشین ئێمە هەمومان قەرزاری ئاسایشین. ئەو ڕووداوە تیرۆرسێکە ڕووی بدا لە چەمشەماڵیان لە سامێنلا شارەچێکی کوردستان دەبووە هۆی زیانی گیانی مادی و معنەوی خەڵک. دەستخۆشیان لێ دەکەم کە 4 ساعت شەو نەخۆنی دەکەن. هیوادارم نمونەیان زۆر بێ و بەردەوام لە کاری زیاتر و زیاتریش چکە کوردستان پێویستی بە برانی ئاسایش و پێشمەرگە و سەرجەم هێزەکانی ترێ نمونەیان زۆر بێ. هیوادارم لەرساغ و هیوادارم ئەو بریندارانی کە لەو ڕووداوادا برینداربوون هیوادارم خوای گەورە زوو شفایان باو. ئێمە وەکو ینی هەوڵ و تێگۆشان ینی ئاسایش بڵێم بەرزە نرخێنین ڕۆڵێکی باشێنین ناوچەکە سوپاسیانەکەین و ئێمە وشمان لەبین نەچی هەموو هاوڵاتیەکی ئەم کوردستانە بەتابەتی ئەم دەڤەرە ڕۆڵی ئاسایشە بینێ لەبەرەوەی لە هەر شوێنێک هەوڵ ینی هەست بکەن بە مەترسیەک بۆ سەر ناوچەکە یان بڵێن بەتایبەتی داعش مەترسی داعش ینی دەست بەجێ خەبەرە دەنا ئاسایش ینی وەگە وڵاتیانی چەمسەماڵ ئاماژەیان بۆ کرد ئەگەر شەو نخونی هێزەکانی ئاسایش و هاوکاتیشبوونی ئەمانگیل نێوان هەوڵاتیان و دەستگامنیەکان نەبووایە پێدەچوو مەرامی داعش لە ناردنیە و تیرۆریستانە بۆ سلێمانی نامەتی گەوری بەدۆی خۆیدا بهێنایە. چاوکراوی هێزەکانی ئاسایش ئەو پیلانی تیرۆریستانی داعشی پوچەڵ کردەوە و سەلماندی کە هێزەکانی ئاسایش شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانی کوردستان. عومەر غەریب، کورسات نیوز، چەمسەماڵ.